توندوتیژی و کاردانەوەی خۆپیشاندانەکان چەند دەستگایەکی ڕاگەیاندنی لە هەرێمی کوردستان گرتەوە و بە جۆرێک سەرەڕای داخستنی نووسینگەکانی کەناڵی NRT و کەناڵی KNN لە شاری هەولێر و دووهۆک سەرجەم ڕۆژنامە نووسەکانیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران و گەڕێنرانەوە بۆ شاری سلەیمانی. لە شاری هەولێر ئۆفیسی NRT داخراوە کۆنتڕۆڵ کراوە 6 کەس لە کارمەندانی NRT لە هەولێر فرێندران و لای بازگەی دێگەڵا فرێدران بە هەروەها ئۆفیسی دووهۆک ئاسایش کۆنتڕۆڵی کردووە ڕۆژنامە نووسەکانی دەرکردو هاتوون بۆ سلێمانی ڕۆژنامە نووسی پامنێری سۆرانمان ڕای کردو هاتوو بۆ سلێمانی پامنێری ڕەواندزمان بۆ چەند کاتژمێرێک دەستگیر کرابوو دواترەویش هاتوو بۆ سلێمانی ستریمبۆکسێک و چەند کامێرەیەکی ئۆفیسی دووهۆکمان لە ڕێگا لە سەیتەرە لیان سەنون لە ڕۆژنامە نووسەکانمان لە دووهۆک هەڵیان کوتاوەتە سەربارەگاکانی ئێمە نووسینگەمان لەوێ نووسینگەی KNN و میدیای گۆڕان لە هەولێر لە ڕاستیە پۆلیس و ئاسایش بەجلی ڕسمی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان چوونەتە سەر نووسینگەکانمان و هاوکارەکانی ئێمەیان گرتووە ئازاریان داون. بە هەمان شێوە لە شاری سلەیمانی هێرشکرایە سەر نووسینگەی کەناڵی تەلەڤیزیۆنی ڕوودا و هەوڵی سووتاندنی بینای کەناڵەکە درا بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانی سلەیمانیەوە ڕێگری لێکرا. بەشێک لە خۆپیشاندەران هەرچەندە من ناوێ نانێم خۆپیشاندەر بەڕاستی هاتنە سەر نووسینگەی ڕوودا و لە شاری سلێمانی و بە شێوەیە گەیانویست کە ئازار بە کارمەندەکانمان بگەێنن بە ڕۆژنامە نووسەکان بگەێنن تەنانە بیناکە بسوودێنن بەڵام بە خۆشحاڵیەوە هێزەکانی ئاسایش و پۆلیس لە شاری سلێمانی گەیشتنەوە شوێنی ڕووداوەکە و توانیان بڵاویان پێ بکەن. بە بڕوای بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی کەناڵی ڕوودا و توندوتیژەکان لە بەرامبەر ڕوودا و کەناڵی KNN و کەناڵی NRT جیاوازی هەیە و لە ئێستاشدا ڕۆژنامە نووسەکانی کەناڵی ڕوودا و وەکو پێشووتر کاری ئاسایی خۆیان دەکەن. بە هیچ شێوەیەک ئێمە لە کاری خۆمان ناوەستین بەڵامەوە بۆ مانایە نییە کە مەترسی لەسەر ڕۆژنامە نووسەکانمان نیە ئێمە داوامان لە دەستگای ئەمنیەکان کردووە کە بتوانن ئەمنیەتی ژیانی کارمەندەکانی ئێمە بپارێزن. بەڵام هەریەک لە بەڕێوەبەری گشتی کەناڵی NRT و کەناڵی KNN ڕای دەگەێنن ئێستا ئەوان نووسینگەکانیان لە شاری هەولێر و دووهۆک داخراوە و کارەکانیان ڕاگیراوە و ناتوان ڕووماڵی ڕووداوەکانی ئەو دوو شارە بکەن. لەوا ترسن کە NRT چاوی هەموو کەسێکە چۆتە هەموو ماڵێکەوە پێم وابێت ترسیان لە ڕووماڵەکانی NRT هەیە. نووسینگەی دووهۆکمان دوێنێ لە کاتێکا کە چوون کارمەندێکی ئێمە توانیوێتی خۆی نەبان بکا و خۆی بشارێتەوە بەڵام کە چوونەتە ژوورەوە کۆنتڕۆڵیان کردووە پۆلیس و ئاسایش دەستیان بەسەر ئامێرەکانی کاری میدیای ئێمە داگرتووە. لە لایەکی ترەوە سەنتەری میترۆ بۆ پاراستنی مافی ڕۆژنامە نووسان ڕای دەگەێنن نیگەران لە هێرشکردنە سەر نووسینگەی کەناڵەکان لە شارەکانی هەولێر و سلەیمانی و دووهۆک. کۆنگرێکی ڕۆژنامە نووسیمان کرد و ڕامانگەیانووی دانەمان کرد و داوامانە دەسەڵات کردە بوەستێ لە ڕاونانی ڕۆژنامە نووس و ڕێگریکردن لە کارەکانیان و یاساشکێنی ئەمانە هەموو یەکرێن یاساشکێنین. تا ساتی ئامادەکردنی ئەم راپۆرتە نووسینگەی کەناڵی ڕوودا و لەلایەن چەند هێزێکی پۆلیس و ئاسایشی سلەیمانیەوە دەپارێزرێت و هەروەها نووسینگەکانی کەناڵی ئاسمانی KNN و NRT لەلایەن ئاسایشی دووهۆک و هەولێرەوە داخراون و ڕۆژنامە نووسەکانیان دەرکراون بۆ شاری سلەیمانی. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.